مسلمانانی ئازیز پێم خۆشە هەڵوەستەیەک لە ئەمبەر ئەو قەیرانانەی کە بە ئەنقەست دروست دەکرێن لەو وڵاتەی ئێمە بە تایبەتیش تەماشە دەکەین لە هەموو مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مانگە ڕەمەزانەکان لە هەموو ساڵەکان کە مانگی ڕەمەزان دێتەوە ئەگەر دیقەتتان دابێتن دەستێکی ڕەش بە ئەنقەست کۆمەڵە شتێک دەوروژێنێتن بۆی کە مسلمانان سەرقاڵکەن، مسلمانان غافڵگیرکەن، مسلمانان بێ ئاگاکەن لە ئەو عیبادەت و خواپەرستەی کە لە مانگی ڕەمەزان ئەنجامی دەدەن و بە تایبەتیش لە کەناڵەکانیان و دیارە ئەم ساڵ لە جیاواز لە ساڵەکانی دیکە دڵیان ئاوی نەخواردۆتەوە بەوەی کە لە کەناڵەکان دەیوروژێنن هاتوونە سەر جادە و بەرامبەر بە مسلمانان و بەرامبەر بە ئەهلی مزگەوت و ئەهلی ڕۆژوو و نوێژ و جەماعەت ئیستیفزازی خەڵکی مسلمان دەکەن. جارە من لێرانە دوعا دەکەم دەڵم یا ڕەبی خوای ئەوانەی کە هەڵخەڵەتێنراون، ئەوانەی کە وەکو هۆکار و وەسیلەیەک بەکار دەهێنرێن، خوای گەورە هیدایەتیان بدە و خوای گەورە ڕێنمونیان بکاتن و خوای گەورە تەبارەک و تەعالە بە گەورەی و عەزەمەتی خۆی دڵیان نەرم کاتن بێنەوە سەر ڕاستەڕێگای ئیسلام. ئەوە خاڵێک. خاڵی دووەم، خوازیارم کە مسلمانان هەمومان لەوە عاقڵتر و ژیرتر بین کە بکەوینە دا و تەڵەی نەیاران، چکەوە کوردەواری خۆمان دەڵێ تەڵەی ئەهلی کوفر و فیسق و نەیارانی ئەو دینەن. دەیانەوێ مسلمانان و گەنج و شەبابی مسلمان بە ئاقارێکی دیکەدا بن، بۆی کە مسلمانان پەرچەکردارێکی نەخوازراویان هەبێ، بۆی کە وەکو بڵێ بەڵگە و حجە و مستەمسەکێکیان دەستکەوێتن، ئەوەی کە نەکراوە بە سەحوەی ئیسلامی و بە مسلمانان بۆی بیکەن. بەرە خوازیارم مسلمانینە لە خوشکان و لە برانەوەی کە گوێی لەو برای خۆیەتی ئەو شتانە وەکو بڵێ تووشی پەرچەکردارتان نەکاتن، تووشی ڕەتفعلێکی نەخوازراوتان نەکاتن، دوعای هیدایەتیان بۆ بکەن و دوژمن دەیەوێتن سەرقاڵتان کاتن بە شتێکی دیکە کە لە ئەخلاق و ڕەوشتی ئینسانی مسلمان دانەبێتن. دەبێت زۆر زۆر لەوەی وەشیارتر بین، زۆر زۆر لەوەی بەرچاوڕوونتر هەڵسوکەوت و معاملە بکەین. ئەوە خاڵێک. خاڵی دیکە خۆشەویستانم دەربارەی زیاتر پێم خۆشە کە هەڵوەستەی لەسەر بکەم، ئەویش دابەزاندنی وتارێکە کە لە میدیایەکی سەر بە ئەو دەسەڵاتە، میدیایەکی بەرچاو کە بابەتەکەی لە ژێر ناونیشانی ئەوەی بڵاو کردوتەوە ئەگەر پارتێکی ئیسلامی ببێتە حکومڕان دەبێ هەمومان لە نیشتیمان هەڵبین. ئەگەر پارتێکی ئیسلامی ببێتە حکومڕان دەبێ هەمومان لەو نیشتیمانە هەڵبین و ئەو نیشتیمانە چۆڵکەین. جارێ نە ئەمن ڕێ بە خۆم دەدەم بە ناوی هەموو خەڵکی هەرێمی کوردستان قسە بکەم، نە بەڕێزیشیان حەق نییە ڕێ بە خۆی بداتن بە ناوی هەموو خەڵکی هەرێمی کوردستان قسە بکاتن ئەگەر پارتێکی ئیسلامی بۆ حکومڕان خەڵک هەمووی دەبێ هەڵبێت و ئەو وڵاتە بەجێ بێڵێتن. ئەم پێم خۆشی لێرانە گفتوگویەکی زۆر هادی ئانە و لەسەرخۆ بکەین لەگەڵ ئەو برادەرەی کە ئەو بابەتەی نووسیوە پێکەوە، بەبێ تەشهیر، بەبێ تووڕەبوون، بەبێ وەچ کابرای گۆتی تان و تەشەرە لێکدان، بەبێ ئەوەی کە ناو ناتۆرە بۆ یەک دیکە داتاشین. ئەمن لێرە ئەو پرسیارە لەو برادەرە دەکەم، دەڵێم بەڕێز 23 ساڵە بۆ 24 ساڵ دەچین، چێ حکومڕانە لەو وڵاتەی ئێمە؟ چێ دەسەڵاتدارە لەو وڵاتەی ئێمە؟ پارتێکی ئیسلامیە یان دوو پارتی عەلمانین کە شانازی بە عەلمانیەتی خۆیانەوە دەکەن، کە شانازی بە چەپایەتی خۆیانەوە دەکەن، کە شانازی بۆ دەکەن کە پشتیان لە قورئان و سونەتی پێغەمبەر کردووە عەلەیهی سەڵات وسەلام و تەبەنی فکرێکی عەلمانی دەستکردیان کردووە. طبعا جەنابیشت و غەیری توش دەڵێن وەڵا ئەو دوو پارتە عەلمانیەن. باشە، بابەی نێمە هەڵوەستەیەکی ورد بکەین لە سایەی ئەو دوو پارتە عەلمانیەی کە لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارن و ئێستاش دەگەدابی دەسەڵاتدارن، بزانین داخوا
ئەو وڵاتیان بچ ئاقارێک دابردووە و بەراورد لە مابەینی شتێک کە ڕووی دابێ بێ یعنی زۆر بێ ئینسافیە بێ شتێک بەراورد کەی کە 23 ساڵە وجودی هەیە و شت دەگوزەرێ و شت دروست دەکەن و قەیران لەسەر قەیران بۆ ئەو وڵاتە دروست دەکەن لەگەڵ شتێکە جارێ دیار نییە چێ دەڵێ ئیسلامیەکان هەر دێنە سەر حکم لە وڵاتی ئێمە ئەگەریە هەر دێنە سەر حکم بەڵام ئەگەر هاتنە سەر حکمیش ئایا ئینسان ناکرێ بڕیار لە غەیبیات بداتن ئەگەر هاتنە سەر حکم لە شتێک بترسین وڵا هێشتا هیچیان نەبینیوە دەسەڵاتی خەڵکی ئیسلامی جا ئەوجا مەسەلەی دەسەڵاتداریەتی کاچی خۆم ئیسلامی بێ و غەیری ئیسلامی بێ بەتەنهێ بە گروپێک و بە خەڵکێکی دیکە بەڕێوە ناچێتن ئەو وڵاتە ئەگەر ئیسلامیەکانیش حکمڕان بن دەبێ ئەو تاقە و تواناییکەیە کە کابرا ئیسلامیش نەبێتن ئیسلامیش نەبێ کوڕە موسڵمانیش نەبێ دەبێ ئیستیفادە لە تاقە و توانای بکرێتن و لە شوێنی خۆیدا بەکار بهێنرێتن بۆ بەرەو پێشبردننی ئەو وڵاتە چکە یەکەم وەزیفەی حکمڕان دەسەڵاتدار چییە؟ دووسێشتن پاراستنی ئەمن و ئاسایشی ئەو وڵاتە کە نەپارێزراوە لە سایت دەسەڵاتداری ئەو دوو حکمڕانە ڕۆژانە دەبینن تیارەکانی تورکیا تۆپەکانی ئێران و ئەو وڵاتە کانگای سیخوڕی هەموو وڵاتانە کەس لە سەر و ماڵی خۆی ئەمین نییە ئەو جا دابینکردنی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیان کە نەکراوە هەر کەسێک بێتە سەر دەسەڵات ئەوانە نەکە حەقی وێ خەڵک لێی ڕاپەڕێت و بە چەپڵە خەڵک وە دەرێنێتن بابین بەراوردێک بکەین لە مابەینی دەسەڵاتداری ئەوانە کە دەسەڵاتدار بوون لە وڵاتەی پێش دەسەڵاتداری ئەوانە پێشەوەی کەوانە بێنە سەر حکم خەڵک چۆن دەژیا وڵات چۆن بوو ئێستا وڵات بە چ ئاقارێکدا بردراوە مە ناڵێن وڵا ئەگەر ئەوانە هاتنە سەر حکم ئەوانە حکمڕانن قسە لەسەر واقع دەکەین واقعەکە چۆنە یەکەم شت پێشەوەی کە ئەوانە بێنە سەر حکم خەڵکی هەرێمی کوردستان زۆر بە ئاسوودەیی دەژیا خاوەنی زەوی و مەڵک و ماڵی خۆیان بوون پێشەوەی ئەوانە بێنە سەر حکم خەڵک بە ئاسوودەیی دەژیا خاوەنی سەرۆت و سامان و مڵکی خۆیان بوون و زەوی و زاری خۆیان بوون تخوا پێم بڵێ لەکوێ ئێستا خەڵک خاوەنی هیچ شتێکی خۆی ماوە لە هەموو پارێزگاکانی کوردستان لە هەموو گوند و ناحیەکانی هەرێمی کوردستان لە هەموو قەزاکانی هەرێمی کوردستان هەر پارچە زەویە کە کەلکی هەبێتن بەرپرسان و مەسئولانی ئەو دوو لایەنە دەستیان بەسەردا گرتووە و بەسەر خەڵک و ئەندامی خۆیاندا دابەشیان کردووە خەڵکی دیکەیان لێ بێبەش کردووە ئەوە پێویستی بە شاهیدی بۆەوەی ناکات ئەوجا پێش هاتنی ئەوان بۆ دەسەڵات خەڵک خاوەنی تەندروستیەکی زۆر زۆر باش بوو ئەو نەخۆشی و دەرد و بەڵایانەی کە ئێستا بڵاو بوونەوە پەتا بڵاو بۆتەوە و سەرەتان بۆتە دیاردەیەکی زۆر ترسناک نەخۆشی شەکرە نەخۆشی زەخت هەرچی کە تو باسی دەکەی ئازادی خەڵک لە ڕووی تەندروستیەوە زۆر لە ساختر و زۆر تەندروست باشتر بوو و خەستەخانەیەکی ئەهلیت نەدەبینی لە وڵاتەی ئێمە خەستەخانەیەکی ئەهلیت نەدەبینی لە وڵاتەی ئێمە هەر نەخۆشیەکیش کە نەخۆش کەوتبایە خەستەخانەیەکی باوەڕ پێکراو هەبوو خەڵک دەچووە و خەستەخانەیەکی حکومی بوو دەچوو هەموو چارەسەرێکی خۆی وەردەگرت عەمەلیاتەکەی لێوێن دەرێ دەکرد و داو دەرمانەکەی لێوێن دەرێ وەردەگرت لە سایەی حکومڕانی ئەوانە خەستەخانە حکومیەکان ئەتوانن بڵێ موجودیان هاتۆتە نزیک سفر بۆ کە دەچێوێن دەرێ هیچ خزمەتگوزاریەکیان تێدا نەماوە دەچێوێن جاری وا بۆ نەخۆش وەفاتی کردووە دکتۆرێک نەبووە تەماشای کاتن دەچێ خەستەخانەکەی لە سایە حکومڕانی وان بۆ چکە ئەوان بوونە تاجیر و
و تیجارەت دەکەن و خەستەخانەی بە سەدان خەستەخانە ئەهلیان دروست کردو ئەوانە دکتۆری جۆرا و جۆریان بۆ هێناوە دایانناو بەس بۆ قۆڵبڕین و وەکو بڵێ دۆشینی ئەو خەڵکە هەژار و فەقیرەی کە لە وڵاتی ئێمەدا دەژیێت لەجێ خەستەخانەی ئەهلی دەڵێکا کە ئێوارەکەی وەرە لە خەستەخانەی وەرە عیادەی خارجی عملیاتت دەوێت دەڵێکە عملیات دەکەی بەیانی عملیاتت دەکەم بەوەندە پارەیە لە خەستەخانەیەکی وان بەڵام ئەگەر دەتەوێت لە حکوومەتی پاشی 5 مانجی دیکە 6 مانج دیکە ساڵێکی دیکە دەبێت چاوەڕێکەی بۆ لێوێن دەرێت ئەوە بەیانیت پێ دەکرێت ئەمڕۆ پێ دەکرێت بەڵام لە خەستەخانەیەکی حکومی دەبی ساڵێکی دیکە چاوەڕێکەم هەمووی پلان بۆ داڕێژراوە بەڕاستی ئەوجا لە سەردەمی پێش هاتنی ئەوان خەڵک خاوەنی چاکترین و باشترین زانکۆ و قوتابخانە بوو لە وڵاتی ئێمە ئاستی ڕۆشنبیری و زانستی بەرەو هەڵکشان دەڕۆی لە سایە حکومڕانی وان خوێندنگا حکومیەکان سفر بوونەوە ئەو منداڵی ئەو کچ و کوڕەی لە مەکتەبە حکومیەکان دەردەچن زۆربەی زۆری نەخوێندەوار دەردەچێتن چونکە مامۆستاکان احتیمامیان پێ نادەن بۆ چونکە هەموو مامۆستایەک لەگەڵ ڕێزم بۆ مامۆستا باشەکان ئەوانیش وەکو دکتۆرەکان چۆن دکتۆرەکە لەوێن دەرێت لە خەستەخانەی حکومی نایبینیتن دەڵێ وەرە عیادەکەم ئەویش لەوێن دەرێت دەڵێ وەرە دەرسێکی تایبەتت بۆ دادەنێم ئەلە وڵاتەی ئێمە ئێستا لە سایە حکومڕانی ئەوانە مامۆستا هەیە ئەلە وڵاتەی ناوی هیچ شارێک نادەم دەرسی تایبەت دەڵێتەوە بە 1,800,000 دینار یەک دەرس منهەجەکەی پێتەواو دەکا بە 1,800,000 وایە بە 2 ملیۆنیش ئەوە دەکاتن لێ وەردەگریت بێجگە لەو هەموو قوتابخانە ئەهلیانەی کە دروست کراون هەمووش بە پارە هەمووش بۆ ئەوەی کە سەروەت و سامانی ئەو خەڵکەی ڕاکێش بۆ لە سایە حکومڕانی ئەوانە پێش ئەوەی ئەوانە بێنە سەر حکم خەڵکی ئەو وڵاتەی ئێمە چاکترین و باشترین زۆری خۆراکی هەبوو چاکترین و باشترین زۆری خۆراکی هەبوو لەبەرەوەی چاکترین و باشترین قالبی ساغیشی هەبوو جسمی ساغیشی هەبوو لەبەرەوەی تەندروستی ئینسان پەیوەستە بە خۆراکێکی تەندروست ئەگەر خۆراکت تەندروست نەبوو ژیانیشت تەندروست نابێتن لە سایەی ئەوەی کە ئەوانە بوونە بازرگان بەسەر ئەم وڵاتەوە خواردنی ئێکسپایر لەگەڵ شەریکە جیهانیەکان ئیتیفاق دەکەن کامە خواردنی زۆر خراپە کوالێتی زۆر خراپە بەرهەم بێن و بهین ئەو وڵاتەوە بەسەر ئەو خەڵکە ڕەشوڕوت و فەقیرە ساغیکەنەوە و دەیان شەریکەیان دروست کرد لەو وڵاتەی ئێمە بۆ دروستکردنی شتی ئەکسپایر و شتی خراپ و شتی بەسەرچوو کە لەوانەیە زۆربەتان لە کەناڵەکان بینیوتانە کە کەناڵەکان ناو تاو ناتاوێک پیشانیان داون کە شت چۆن جا هەر لە ئاوی قوتو کراوەوە تەماشەکە هەموو شتەکانی دیکە لەبەرەوەی تەماشەکە ڕێژەی نەخۆشی لەو وڵاتەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ترسناکتر دەڕوات لەبەرەو خەڵکە پێشەوەی کە حزوری بەڕێستان بێتن خاوەنی چاکترین و باشترین خۆراک بوون لە وڵاتەی ئێمە بە هاتنی ئێوە سیستەمی خۆراکیشتان تێکدا بۆ چووکە بوونە تاجیر ئێوە بەس فکر لەوە دەکەنەوە چەند پارە قازانچکەن چەند ژمارەی حیسابیتان بەرەو هەڵکشان بڕوە بەڵام هەیهات قەسەم بەخوا پەشیمان دەبنەوە ڕۆژێک دادێتن تف لەو ڕۆژە دەکەن کە لە دایک بوون کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەموو شتێکتان بە ملیم بە مسقالە زەڕە لەگەڵ حیساب دەکاتن خۆشەویستانم پێش ئەوەی کە ئەوانە ببنە حکومڕان پرسیار لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم گوێتان لە گڕەگڕی مۆلیدەیەک دەبوو لەو شار و شارۆچکانە مۆلیدەیەکی ئەهلیتان بینی بوو ئەو هەموو وایرەتان بینی وەکو تەونی جاڵ و کە لەو سەری بۆ ئەو سەری ئاوا ڕابچێشرێتن کارەبایەکی 24 ساعت هەبوو خەلەلی تێکەوت بە زوو چارەسەر دەکرا بە هاتنی سێبەری شومی ئێوە کارەبا 24 ساعتێکە نەما بۆ چونکە لەگەڵ مۆلیدە ئەهلیەکان تیجارەت بە دووسێ شێوە دەکەن یەک گازیان بە پارەیەکی خەیاڵی پێدەفرۆشن ئەوجا لەگەڵ بەرپرسی مۆلیدەکان حەسەتان هەیە و ئەوجا پارەی کارەباشتان چەند قات کردوتەوە
پارەی مۆلیدەشتان چەرقات کردوێتەوە هەمووی بۆ چییە؟ بۆ فەقیرکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەتە. ئەوجا خەڵک پێش هاتنی ئێوە بەڕاستی خاوەنی حیا و شەرم و شکۆ و ئابڕووی خۆی بوو. خەڵک کە کچ و کوڕی دەچووە دەر لە ماڵەوە دەستی لە بن سەری بوو نەدەترسا. ئێستا خۆشەویستانم خەڵکی هەرێمی کوردستان کچەکانی کە دەچنە دەرەوە کوڕەکانی کە دەچنە دەرەوە دەستی لەسەر دڵە هەتا دێنەوە دەبێت چیان بەسەر هات بێ، دەبێت چیان لێکرا بێ، دەبێت خوایە پەلاماریان نەدرابێ، جێچەڵی سێکسیان پێ نەکرابێ، 1001 دەبێت نەکوژرابن. ڕۆژانە سیناریۆ و ئەو شتانە دەبیسین. ئەوە لە سایە حکومڕانی ئێوە ئەو وڵاتەتان وێران کردووە، ئەو وڵاتەتان کاول کردووە. ئەوجا خۆشەویستانم پێشەوەی کە ئەوان بێن بەنزینخانەیەکی ئەهلیم بۆ حیساب بکەن لەو وڵاتی ئێمە هەبوو بێت. کۆمەڵە بەنزینخانەیەکی حکومی هەبوون خەڵک لێی سوودمەند بوو، سعری بەنزین مەحدود بوو، بەرز و نزمی نەدەکرد وەکو پلەی گەرمە، تاجیرەکان قۆڵبڕ نەبوون، ئەو بەنزینە 100 معاملەی پێ نەدەکرا تا دەگەیشتە سیارەکەی فەقیر و هەژارەکەی پارەی بەرچی پێ نەبوو بەنزین دە سیارەیکە. ئێستانەکە بەنزینخانەیەکی حکومی نیشان بدەن هەمووی بۆتە ئەهلی و هەمووش مزایدە دەکاتن. دوایش کاتێک کە سعری بەنزین دێتە خوارەوە تاجیرەکان دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن دەڵێن وەڵڵاهی خۆ لە ڕابردووش بەنزینی سۆپەڕ و بەنزینی محەسەن و بەنزینی نۆرمال هەموو یەکشت بوو. بەس دەرمانێکی ژەهراویمان دەو بەنزینانە دەکرد ئەوەم دەمانگۆ سۆپەڕەوەمان دەگۆ محەسەنەوەمان دەگۆ ئاوالەیە. بازەکەش چێ دەیدا من تۆ دەیدەین کە تووشی سەرەتان و تووشی 1001 نەخۆشی کردوین. کەست بینی لەسەر ئەو قۆڵبڕین و ئەو دزی و جەردەیە محاسبە بکرێتن و سزا بدرێتن؟ نەخێر بۆ چکە خۆیان دەگەڵیان شەریکن.